بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز، خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان هاتین و خزمەتان دەخوازین کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و باوتەکانمان جێگی سود و ڕۆزامەندی ئەوەی عزیز بێت و سەری ساڵی نوێی کۆچیتان پیرۆز بێت. هیوا دەخوازین کە ئەم ساڵە بێتە هۆی نەمانی هەموو دەرد و بەڵا و نەخۆشیێک و بێتە هۆی هەوێنی ئاشتەوایی بۆ تەواوی کۆمەلگای کوردەواری. زۆر سپاس زانیار، بەناوی خوای گەورە و میهرەبان. بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و سوودە و کامەران بن لە هەرکوێ یەکەن. ئینشاءڵڵا ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار و بە هاوکاری هاوکارانمان لە پەیام دوو بابەتی زۆر گرنگمان بۆ ئامادە کردوون دەمانوێت سۆباسی لەسەر بکەین. بابەتێکیان بە بۆنەی ساڵ نوێبوونەوەی ساڵی کۆچی و هەروەها پەیامەکانی کۆچ بە دیوێکی ترا ئێمە قسە و باز لەسەر کۆچکردن دەکەین و هەروەها چ پەیامێک و چ ئامانجێک لە کۆچکردنە هەبوو و هەروەها ئێمە لە ژیانی ڕۆژانەشمانە چۆن بتوانین ئەو فەلسەفەی کۆچکردنە لە کردەوەیەکەوە تاوەکو کارکردن و ژیانی تایبەتی خۆمان ڕەنگ بداتەوە و سوودی لێوەربگرین. وڵازان لە تەوری دوین بەرنامەکەمەشماندا باز لە بارودۆخی میدیا و ڕۆژنامەنووسان دەکەین. لەم سەردەمەی ئێستا دەبزانین دۆخی میدیا لە چه ئاستێکدایە و هەروەها ڕۆژنامەنووسان تا چەند پابەندن بە کاری خۆیان و هەروەها ئەو گرفت و کێشانە چین کە لە ئێستادا لە میدیای کوردیدا سەری هەڵداوە تا چەند میدیای کوردی پابەندە بە کولتور و ئادابی کۆمەلگای کوردیەوە. لەگەڵشیدا کۆمەڵێک بابەت و زانیاری دیکەمان بۆ ئامادە کردوون. دەستپێک دەچینە لای کەشوهەوا زانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین پێکەوە بینێریت. وڵایزان لە بەش یەکەمی بەرنامەکەمانە قسە و باز لەسەر کۆچی پەیامبەری ئیسلام لە شاری مەکەی پیرۆزەوە بۆ شاری مەدینە و هەروە بەم کۆچەش گۆڕانکاریەک لە با بڵێن لەو پەیامەی کەوا هەبوو بۆ گەیاندن لە ئاینی پیرۆزی ئیسلام گۆڕانکاریەکی جەوهری ڕوویدا و هەروەها ئەو بارەدۆخانەی لە دوای کۆچەوە بۆ جیهانی ئیسلامی و بۆ جیهانی ئیسلامی ئەو سەردەمە بۆ مسلمانان ڕوویدا گۆڕانکاری زۆر گرنگ بوون. بۆیە ساڵ وەگەری کۆچی پەیامبەر و هەروەها نوێبوونەوەی ساڵی کۆچی ئەمە بابەتێکی گرنگە. ئێمە باس لەو پەیامانە دەکەین لە کۆچکردنە هەند لە کۆچە بوونیان هەیە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا شێخ فاتح شێخ محەممەد بانخواز قسە و باز لەسەر پەیامەکانی کۆچ دەکەین. وەڵازان پێشەوەی گفتوگۆ لەگەڵ تەوەرەکەمان لەگەڵ میوانەکەماندا بکەین. ئەو ڕۆژەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی کرد بۆ مەدینە، دانیشتوانی مەدینە و هاوڵانی بە سرودێک پێشوازیان لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کرد. ئێمەش دووبارە ئەو سرودا پێشکەش بە ئێوەی عزیز دەکەینەوە.
دووبارە سڵاوتان لێبێ ڕاستەخۆ دەچمە لای مامۆستا شێخ فاتح مامۆستا زۆر بەخێر بێن. زۆر سپاس مامۆستا شوان و مامۆستا دانیار سپاسانەکەم بەسان خۆش بێ بۆ سەری ساڵی پەیامی ڕۆژ و ئەم بەرنامەیە لەم ڕۆژە مبارەکەیە. زۆر سپاس ساڵی نوێی کۆچیش لە بەڕێستانم تەواوی مسلمانان پیرۆز بێ ئیشەڵا بێتە مای خێر بۆ جیهانی ئیسلامی. مامۆستا شێخ فاتح دەمەوێت لەوە دەست پێ بکەم باز لە کۆچەکەین، ینی پێشوێ بچین ناو پەیامەکانی کۆچ، پێمان بڵێ کۆچ چییە؟ ینی بە چییە وترێ کۆچ؟ کامە کۆچە؟ یا هەر ڕۆشنێکی سادە کۆچە یاخود بەڕاستی کۆچێکە مادی و معنەوی؟ بەڵێ حەزەکەم مامۆستا شوان پێشەکی بە کۆمەڵی دوعا دەست پێ بکەین کە لەم ڕۆژە پیرۆزیە و لەم بەرە بەیانەیە. بسم الله الرحمن الرحيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. يا رب إخوة داول يكين بركة بخيت أم جور برنامانو أم برا برزاني كبيشكرش يكن وأم براني كإيشي تياكن وكاري تياكن خوي جورا همولا يكمان موفق بكاستر كوتومان بكات داوا كارين لخوي جورا لم روجا بيروزيا كروجي كوتشي بيغمر صلى الله عليه وسلم وصالو قري أم كوتش مباركة أم نخوشي وآفات قوري كروي لهمو دنيا كردوا أو رحمتي كخوي جورا بحضرة محمد المصطفى نارديك وأفرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين. يا ربي هروكو شون أود برحمة نارد برحمتيش آويكي برحمت بكي بمن خوشيا لهمو دنيا لاي ببي يا ربي. آمين. يا ربي خواهي جان أمن خوشيا لكردستاني خوش مانا كوتاي بيتو وكم بيته أمن خوشيا كم ترين زرر من بيبقينيت وبخلكي بقين يا رب العالمين. توفيق من بلا سر ومنهج سنة رسول الله صلى الله عليه وسلم روين سنة عمل يكاني سنة كردار يكاني سنة قول وفعل يكاني هم سنة كاني في غمر صلى الله عليه وسلم كهموي لرجل رشنا رحمة العالمين. اللهم آمين آمين إن شاء الله آمين أجمعين. سنابي خواتان لبي مامۆستانی بەڕێز لە بینەرانی خۆشەویست پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە قورئان وەصفیەکە النبي أولى بالمؤمنين من أنفسهم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خودی خۆتان بەڕەحمترە بۆتان. ئەم بەڕەحمبوونە لە سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەتایبەتی لەم 100 ساڵەی دواییە مامۆستا شوان ینی کەمتر ئەم ڕەحمەتە هەسپیەکەی لە نووسینەوەی سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهۆی ئەو هێرشە گەورە فکری و عسکەری کە ڕۆژئاوا و وڵاتانی ڕۆژئاوا کردیانە سەر جیهانی ئیسلامی نەوعێک لە سیرەی حرەکی نەوعێک لە سیرەی تەنزیمی نەوعێک لە سیرەی غەزەوات و جەنگەکان زیاتر ڕەواجی هەبووە بەو جۆرە سیرە زیاتر نووسرایەوە. کاریگەری ئەم حاڵەتە یعنی خراپەیان نێگەتڤەی کە بەسەر جیهانی ئیسلامیە هەبوو کەوتە سەر فکری ئیسلامیش کەوتە سەر جموجوڵی مسلمانانیش کەوتە سەر ڕەد و فعلی مسلمانان هەتا بۆ نووسینەوەی سیرە. چونکە گەر سەیری سیرە بکەین مامۆستانی بەڕێزکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تێکڕای ئەو جەنگانی کە کردوێتی 27 غەزای کردووە 27 شەڕ بووە. ئەگەر متەوەسطیان نێوەندی جەنگەکانیش حساب بکەین هەر جەنگێک 20 ڕۆژی پێچووە ینی هەیانە 30 پێچووە هەیانە 5 پێچووە 10 پێچووە بەڵام ناوەندەکە وەربگرین 20 ڕۆژی پێچووە 20 ڕۆژەکە کاتە 540 ڕۆژ لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەدینەوە هەروەها لە مەکە بە هەموویەوەکە ئەم ڕێژەیەش لە 107 ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەس ئێستا پێش بەرنامەکەش هەر باسی فلیمی ڕسالەشمان کرد یعنی سیرکن هەتا لە فلیمەکانە لە ڕسالەیە لە نووسینەوەی سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تا ئێستش ئەو تابعە زۆر بەسەر ئێمەیە زاڵە کە زیاتر سیرە وەکو غەزاکان وەکو جەنگەکان وەکو خۆ ئامادەکردن بۆ جیهاد دەبینین لە کاتێکە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە پێی داتاکان کە ئەگەر حسیبی بۆ بکەین لە 107 بریتیە لە جەنگ بریتیە لە شەڕەکان. ئەی ئەم لە 193 تری بۆ زۆر تیشک ناخینە سەری کە ڕەحمەتە للعالەمین. ئێستا جیهان زۆر پێویستی بەوەیە کە ڕەحمەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیشان بدرێت. آخر وەختێ سورەتی نونە خوێنینەوە نور والقلم یا سورەتی قەلەم آخر آية فرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين. أم سورة لما كهاتو تخوارو أي محمد تومان برحمة بهمو دنيا ناردوا
لەم کاتێم ئاەتەیەتە خوارەوە پێ سەڵەم ڕێخۆڵی ئاژەڵ و ینی پیسی ئەکەن بەسەر پێغەمبەرە لە ناو کعبەیە صلی الله عليه وسلم کە چێم ئاەتە باسی ڕەحمەتەکە ئەم حاڵەتە نەفسی قورسی پێ سەڵەم بۆی دروستە بێت ڕەد و فعلی ئەوە نییە کە بەڕاستی کە خۆی گەورە ئاەتی غەزەب بۆ خەڵکی مەکە و خەڵکی حیجاز دابارێنێ باسی ڕەحمەتی ئەم ئایناکە بۆ هەموو دنیا لە ڕوانگەیەکی جزئیەوە باس لەوە ناکە پێ سەڵەم ئەم ناڕەحەتی هاتوو بەسەر نەخێر تۆ بە ڕەحمەت هاتووی بۆ هەموو دنیا لەبەرەوە 6,000 فەرمودی پێغەمبەرمان هەیە بە تێکڕا لە فەرمودەکانی صحیح و ضعیف و هەموو جۆرەکانی فەرمودا لەم 6,000 تەنها 2,000 ئەحکامە 58,000 باسی سیلی ڕەحمەکە باسی بڕ الوالدینەکە باسی قبولکردنیەکە باسی ژینگەکە باسی دنیایەک لە مەسائل زۆر گرنگ ئەکا کە لە ژیانی ڕۆژانەیە ئێمە پێویستمانە هەر بۆیە ینی سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ضرورە ئێمەی موسڵمانان جارێکی تر زۆر بەجددی لە ناو سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناو ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو کۆچە ینی قسەی ئەوەمان هەبێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ کۆچی کرد بۆ مەدینە سری کۆچکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ مەدینە لەبەرەوە بوو بێت مدینە بکە بە مدینە چکە یەسریب بوو مدینە بیکا بە شارێکەوە مەدەنیەت و خۆشگوزەرانی و ژیان و اینجا ئەم دینە لە ناو مدینەیە گەشەی کرد لەنێ ژێر زۆڵ مستەما گەشەی نەکرد خۆ پێ سەڵەم 26 دانە قابیلە ماوەسانی بەڕێز لە ساڵەوگەڕی وەختی حەجە ئەچوو سەردانی قەبیلە و هۆزەکان یەکرد کە ئاهاتن بۆ حەج ئاهاتن قسەی لەگەڵا کردن کە بەڵکو هیجرەت بکەن و کۆچ بکەن بۆ ئەو شارەیە ئەو قەبیلەی ئەوان یەک کەس لە ئەخیر ساڵە یەک کەس لەم 26 هۆزە قبوڵی قسەکانی پێغەمبەری نەکرد صلی الله عليه وسلم قبوڵی ئەویان نەکرد ئیسلام وەربگرن چون پێ سەڵەم ئەیویست تۆزە دڵیان نەرم بێ بۆ ئیسلام وەختە قبوڵیان بە موسڵمانەکان کۆچ بکەن بۆلایەن ئەم 26 هۆزە 26میان ئەوانەی یەسریب بوون ئەوانەی مەدینە بوون کە هاتبوون کە چەند کەسێکی کەم بوون ئەوان قبوڵی ئیسلامەتیان کرد و وەریان کردەوە بوو لە 2 ساڵ 3 ساڵە وردە زەمینە ساز بوو بۆی کە کۆچ بکەن مەبەسم لێرە ئەوەیە ئەم 26 هۆزە بەردەوام ئەبوو جەهل و سەرانی قوڕیش ئەهاتن کە پێ سەڵەم قسەی بۆکردن بە دوای ئەوە وەسائلی ئیعلامی چاواشی قوڕیش هاتن قسەیان بۆ کنێن بەگوێنەکەن ئەمە ڕاست ناکە ئەمە وایە هەمویان پەشیمانە بنوویە دڵێن هیچین بەڵام ئەم 6 کەسە قبوڵیان کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم محاولاتی کۆچ و هیجرەتی زۆر کردووە لەبەرەوە لە مێژووی سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمەت لە هەموو حاڵەتەکانیا دیارە بە زۆر جار ئێمە یان نەمان بینیوە یا ئەو هجومە فکری کە بەسەر جیهانی ئیسلامیەوە هەبوو وای کردو کە ئێمە ڕەد و فعلمان وابێ کە زۆر نەچین بەلای ڕەحمەتەن لە عالەمینا زۆر باشە مامۆستا پێدوانەیەکێکی دیکە لەو پەیامانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی کرد بۆ مەدینە جیابوونەوەی حەق و گومڕایی بوو ئەیتوانی کە لەوێ ئەو خۆت ئاماژت پێکرد ئەو پەیامەی هەر لەوێ درێژە پێ بدە بەڵام لەژێر زوڵ مستەما دەیزانی کە ناگاتە جێ بەڵام ئەمەی کرد بۆ ئەوەی کە لە جیهانی ئیسلامیدا و دواتریش حەق و گومڕایی جابێتەوە بۆ تەواوی موسڵمانان ئەمە گومڕایەکەیە و ئەمەش حەقەکەیە کە لە مەدینەدا بڕێوە دەچێت طبعا ماوەسێ بەڕێز فەرمایشتەکەی جەنابتە بەڵێم ینی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەکە نێتوانی ینی جموجوڵیان نەبوو موسڵمانەکان حتا ئەو تا ینی عزیەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابە شەهید دەکرێت سومەیە شەهید دەکرێت لە مەکەیە و موسڵمانەکان بەشێکی زۆریان بەندە و کەنیزەک و چەساوە بوون ینی دەرگایەکیان نەبوو چکە هەر خۆی بەندە و کەنیزەک هەر خۆی چەساوە بۆ جاوەرە ئیمانیش بێنێت و دژایەتی بتەکانی مەکەش بکات لەبەرەوە پێغەمبەر زۆر بیری لە کۆچ کردەوە بۆ ئەوی زەمینەی ئازادی بۆ خەڵک فراهم بێت زەمینەیە کە خەڵک هەناسیەکی ئیسراحەت بات ئەم زەمینەیە ماوەسانی بەڕێز ئەم زەمینە لە سیرەتی پێغەمبەر سیرەتی پێغەمبەر یەک پارچە نورە بێ ینی وەکو قورئان ئاماژەکە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمێ ینی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی یەک پارچە نورە ینی ڕەحمەتە هیدایەتە هاتۆ بۆ ئێوە لەبەرەوە ئەم زەمینەیە زۆر جار وەختێک لە وڵاتێکە کە پاشاگردانیە بێت وەختێک ناڕەحەتی زۆرە بێت کە خەڵکی کۆچەکات ژیانی پێغەمبەر بخوێنێتەوە کە بۆچی کۆچی کردو ینی ئیسپادە لە ژیانی پێغەمبەر کە زۆر باشە پێغەمبەر زۆر محاولاتی کۆچی کرد بۆ ئەوەی کە موسڵمانەکان لەو ناڕەحەتیە دەربکاتەوە بوو کە چوو بۆ حەبەشە چوو بۆ موسڵمانەکانی نار بۆ حەبەشەوە بوو دەرگایەکیان لێ کرایەوە بەڵام پێغەمبەر خۆی نەڕۆشت چونکە زۆر دوورەکەوتەوە لە جوغزی یاخود ناو جەرگەی داوەکەی خۆی کە نیوە دوورگەی عەرەب بوو لەبەرەوە نەچوو بۆ ئەوێ بەس بیری لە تائیف کردەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەچێ بۆ تائیف شتێکی زۆر سەیرە بینین لە سیرەی پێغەمبەر وا پێشبینیە کات وا ئەزانێت کە تائیف ئەو شوێنەیە محاولەی ئەوە ئەکا کە تائیف ئەو شوێنە بێت کە هەمتر نزیکە لە مەکەوە داوەکەیان زاڵ بەسەر مەکەیشە هەمتر ئازادیش بن موسڵمانەکان بچنە تائیف بەڵام ئەوە بوو
وەکو مامۆسایەکە فەرمی پێنسم تائیفی هەڵبژار بەس لای خوای گەورە لە قەدەرە مەدینە هەڵبژێرا بوو. تائیف بەردەبارانیان کرد بەس مەدینە بە ڕۆح و بەگیان بە جوانترین گۆرانی کە ئەو گۆرانی پێشکەشتان کرد پێشوازی لە پێغەمبەرەکە سەڵسەڵام. جایەکێ لە سیرەکانی مرونەت و نەرمونیانی ئیسلام و ڕەحمەتی پێغەمبەر سەڵسەڵام یعنی مەدینە بیری لەوە نەکردەوە بە قورئان خوێندن پێشوازی لە پێغەمبەر سەڵسەڵام. بیریان لەوە نەکردەوە کە بۆ چونکە لە ژیانی مصعب کوڕی عومەر کە سەفیری پێغەمبەر چێتە مەدینە ئەبینن ئەم ئیسلامە زۆر نەرمونیانی دەستکاری زۆر شت ناکە با لە جاهیلی شاه هەبێت. یعنی دەستکاری ئەو شتانەکە کە ناشرینە ئەنا هەندێشت کە لە جاهیلی شاه هەبووە یا خەڵکی عام یا سەقافاتی جیاواز هاتوتە ناو کولتوری جیاواز هاتوتە ناو موسڵمانەکان دەستکاری نەکردووە شتێ جوان بێ هێڵاوێت لە شوێنی خۆیان لەبەرەوە ئەمە شتێکی زۆر جوانە. مصعب زمینەیەکی سازاند ئەزان پێغەمبەر بە گۆرانی ڕازیە بۆیە بە گۆرانی پێشوازی لە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم. ئەو کچۆڵانەی کە مجموعەیە کچی مناڵ هاتن لە پێشوازی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە وشترەکەی لە ناو هۆزی بەنی نەجارە تەمان سری زۆر لە سیریا هەیە مەجال نییە باسی بکەین کە پێغەمبەر ئەگەر لە ناو ئەو سەدا بەزایە شەڕی 100 ساڵی ئەوس و خەزرە دروستە بووە کە 5 ساڵ بوو شەڕەکەیان وەستا بوو 5 ساڵ پێشەوە شەڕێکی زۆر خوێناوی گەورەترین پیر و بە تەمەنەکانی لەو شەڕا کوژا بەس گەنجیان مابوویەوە. یەکێک لە سیڕەکانیەوەی کە ئەوس و خەزرەج قوتێکی زۆر گەوری دەستی ئیسلام بوونەوە بوو کە بەس زۆری گەنج بوون ئەوس و خەزرەج کە پیرەکان هەموو کوژرا بوون لە شەڕەکە لە 5 ساڵ پێشەوە شەڕیان بوو. ئەگەر لە ئەوس دانیشە لەناو ئەوانە بووە بۆ خەزرەج مشکلە بوو ئەگەر لەناو ئەوان پێغەمبەر ئەفەرمێ ئەم وشترە مەئمورە ئەمری پێکراوە خۆی لەکوێ دانیشت ئەو شوێناکەین مە مزگەوت و ئەو شوێنەش ئەبێت بە شوێنی من. ئەو بوو لەناو بەنی نەجارە هۆزێکی زۆر بچووک بوون حتى خاڵوانی ماڵی پێغەمبەر ماڵی دایکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوێ لای ماڵی ئەبوو ئەیوب ئەنساریە لەوێ کە ئایکەن شوێنێکە ئەڵێ ئەم شوێناکەین مە مزگەوت وەسی کێیە پیاوێکی مامی چەند مناڵێکە ئەڵێ یا رسول الله من هەدیەکەم بە جەنابرە من بکەن بە مزگەوت ئەمە هی دوو برازای خۆمە کە هاتیون ئەڵێ پێغەمبەر قبوڵی ناکەم ئەڵێ من حەزەکەم سەیری یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بە دووربینی وحی سەیری ئەم مەسەلەیە بکەین ئەگەر پێغەمبەر لەوێ ئەو عەرزەی قبوڵ بکردە حتا بۆ مزگەوتیش نەک بۆ خودی خۆی بۆ مزگەوتیش قبوڵی بکردە ئێستا بۆ جێڕەخنانە چۆن ماڵی دوو هەتیری کرد بۆ مزگەوت بەس من فەرمووی نەخێر بەس من پاری پێدەم 5000 درهەمی حەزرەتی ئەبوبەکر لە مەکەوە هێناوێنە ئەبوبەکر کە ئیتر دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم وەزیری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم 5000 درهەمەی ئەو ئەکەن بە بناغە بۆ دەوڵەتی ئیسلامی لە مەدینەیە 5000 درهەمەکەی ئەو لەوە پارادن یاخود لە پاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ مزگەوتەکە ئەم 5000 درهەمە بزانین پێغەمبەر چی تیاکە لە دوای هیجرەدا حەزرەتی ئەبوبەکر چی حتا 1 دیناری بۆ مناڵەکانی جێ نەهێڵا سرێک لە سڕەکانی حەزرەتی ئەبوبەکرمان بیر نەچێ لێرە ئەوەیە 13 ساڵ لەگەڵ ژنێکا ژیاوە کە لە مەکەیە خێزانی بووە تەلاقی نەیەوە کە مشرک بووە خێزانی حەزرەتی ئەبوبەکر هەتا ئەو ڕۆژەش کۆچی کردووە و دواییش یعنی بە مشرکی ماوەتەوە ئایا دوای موسڵمان بۆ ئەویان نازانم بەڵام هەتا ئەو ڕۆژەی کۆچی کردووە لەگەڵ ئەویشا کۆچی نەکردەوە مەدینە بەڵام حەزرەتی ئەبوبەکر معاملەیەکی زۆر جوان نە تەلاقیاوە نەباسی کردو نە لە سیرا هیچ باسی هەیە تەنها ئەوە هاتووە کە ژنەکەی مشرک بۆ لەگەڵیشیان نەچۆ بۆ مەدینە بەڵام پارەشی بۆ جێ نەهێڵان حتا بۆ ئەو بۆ باوکی بۆ مناڵەکانی وتی ئەم پارەیە پێویستمان پێێتی بۆ ئەوەی کە لە مەدینە موسڵمانەکان ئیشمان پێێتی بەبەسم لێرە ئەوەیە بەڕاستی پێڵسم کە کۆچەکە یەک دنیا مەشاکلی گەورە لە مەدینە هەیە چۆن ئەم مشکلە گەورانە حەل بکەن چۆن کێشەی 100 ساڵی شەڕی مهاجر و ئەنسار کۆچەر یاخود یاریدەرەکان کە لەناو خۆیانە شەڕیان بوو مهاجرینێکی زۆر هەمویان تاجر بوون خەڵکی مەکە ئەو سەحابەی هاتبوون هەموو چکە مەکە شوێنی زەراعەت نەبوو هەمووی خەریکی تیجارەت بوو لەبەرەوە کە هاتوونە توێ ماڵیان پێنی هیچیان پێ نییە پێڵسەمایان کا بە برای یەک لەگەڵ ئاهلی مەدینە ئاهلی مەدینە زەراعی بوون زیاتر کشت و کاڵیان کرد لەبەرەوە مەدینە پێڵسەم چۆن بیکا بە شارێک هەمتر زەراعی بێت هەمتر تیجاری بێت زۆر باشە مامۆستا گەر بۆ ئێستا موسڵمانێک ڕەنگە ئالوودەی گوناهێک بێ ئالوودەی کردەوەیەکی ناشرین بێ و خۆشی هەست بەوە بکە ڕەنگە لە ئیشێک بێ ئیشەکەی گونجاو نەبێ یاخود لە شوێنێکی نیشتەجێبوون بێ دەوروبەرەکەی لەگەڵ ئایدیا و فکریا ینی کۆمەڵێک بابەت زۆرن ینی بڕیاری کۆچ بێگومان ئاسانی ینی تۆرە پەیامبەری ئیسلام لە خاک و لە خزم و دۆست و ناسیا و یادگاری مناڵی تا گەورە بوون و تا پەیاماتن دەڕوا بۆ شوێنێک هەبوو یعنی هەیە ماڵەکەی و سەروەتەکەیش و سامانەکەشی بەجێشت و ژن و ماڵ و مناڵەکەشی ینی بڕیاردان لەسەر کۆچ
چەند گرنگە ینی چەند قورسیشە بێ بە چ ڕۆحیەتێکەوە بە چ نیەتێکەوە بڕیارێت بلالی حەبەشی لە شاری مەدینە ڕۆژێک کۆی جناب دەڵێ بیری مەکەیە کرد شعرێکەڵێ کە باسی دوو گەڕێکی مەدینە مەکە ئاکات نۆسەم گوێی لێ بێت ئەفەرمێت داعی الجراح تسكن یا بلال واز بێنە با برینەکان نەکوێنەوە باسی ئەوە مەکە باسی جارێکتر جارە باسی مەکە مەکە چونکە ئێمە هاتووین شتێکی تازە بنیاتنین آخر وەختێ ئەسحاب کۆچەکەن بۆ مەدینە پیانسڵم لە ناویانایە شاری مەدینە چاوەڕوانی شتێکی زۆر گەورە ئاکات آخر پیانسڵم حەزرەتی عەباسی کوڕی مامی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەکە بەو 72 کەسی کە هاتن بەیعەتیان بە پێغەمبەرە پێیوتن وتی ئێوە ئەبێ خۆتان حازرکەن بۆ شەڕی عەرەب و عەجەم ئەبێ ئامادە بن بۆ ئەوی وڵاتەکەتان وێران بێ هەمووتان بکوژێن ژنەکانتان بێوەژن بکەوێ مناڵەکانتان هەتی و بکەوێ چونکە ئەیانزانی ئەم پەیام بچێتە هەر شوێنێ ئەبێتە قووەتێکی زۆر گەورەوە دوژمنی زۆر گەوری لەسەر دروسە بێ لەبەرەوە وەختی ئەسحاب هەل لە مەکەیە کە ئەڵێن لا إله إلا الله زۆر جوان لەم دینە تێگەیشتونەوە زۆر جوان استیعابی وایان کردووە کە ئەم دینە سەر و ماڵیە بێت یعنی ئەوەی بەڕاستی قوربانیە بێت کە تۆ قوربانی بۆ بی لە هەمان کاتشە نابێت تۆ بیت نابێت تۆ ڕۆبی چونکە لە مەکە خۆ سەحابەیان توانی ینی هەرێکی لەو سەحابانە عومەرێک بوون بۆ خۆیان هەرێکیان حەمزەیەک بوو بۆ خۆی خۆیانتانی شەڕی ناوخۆ دروستکەن لەناو مەکە دەست بگرن بەسەر مەکە و بە شەڕ بیگرن چونکە هەر سەحابەیە ڕەنگە دەرەقەتی دەلەوان بەهاتە بێت چونکە ئیمان و عەقیدەیە پاڵی پێوە ناوەکە توانیوێتی بەڕاستی قووەتێکی زۆر گەوری باتێ بۆ ئەمەیان نەکرد لەبەرەوە پیانسڵم ڕازی نییە خوێن لە لوتی مناڵەوە حتا ئەو خوتبەی پیانسڵم کەیەتە مەدینە آخر زۆر گرنگە ئێستا من ئەگەر کۆمەڵی خەڵک ئێمە هیجرەت بکەین بۆ ئێران بچین بۆ تورکیا بچین بۆ وڵاتێکی تر لە دژی دەسەڵاتی لەم وڵاتی خۆمانە هەڵگەڕێنەوە یان کاتی خۆی لە دژی سەدام کە کۆچ کراوە کە موسڵمانان کۆچیان کردو خەڵکی وڵاتە بوون ڕۆشتونەتە ئێران یعنی هێزی چەکداری دروست کراوە ڕەد و فیعلی ئەمە ئەبێ بە ئینسانەکانە دیار بێ ینی بە کەسەکانە دیارە کە تۆ لە دژی زوڵمێک هاتووی پیانسڵم ئەو مدە زۆرە 20 ڕۆژ بەڕێوە بێ بە پێ لەگەڵ حەزرەتیەوە بکرا لە شاری مەکەوە بۆ مەدینە ئەو هەموو ناڕەحەتی بەدواوەیە قوڕیش بڕیاریاوە 100 وشترەیە بە هەر کەسێ بە زیندویە بە مردووی محەممەدی دەست بخات ئەم دوژمنایەتی سەرسەختە موسڵمان لەوێ ئەگیرن ماڵی داگیرەکرێت حتا کچی پیانسڵم کە زەینەبە قوڕیشەکان نایڵن ینی کۆچ بکات هەتا بە ناڕەحەتی کۆچەکە ینی زۆر بە شپرزەیی هاتوون دەی پیانسڵم لە یەکەم وتاریە کە خەڵکی مەدینە هەمووی ئاوە ساوە خەڵکی مهاجرەکان هەمووی وەساوە کە هاتوونەتە ناو مەدینە یەکەم وتاری پیانسڵمە بێچی بێت یعنی هەر ئینسانی ئێمە بیری دەکەین و ئەوایە باسی ئەوی کردایە کە ئێمە 20 ڕۆژە بەڕێوەین معاناتێکی زۆر گەورەمان بەدەستمەکەوە چەشت بیر بکەنەوە لەوەی بچینە سەر مەکە و شەڕێکی گەورە دروست بکەین بیر بکەنەوە لەوەی کەوا ئەو زوڵم و زۆرە قبوڵ نەکەین کەوا بەسەرمان هات یەکەم وشەی پیانسڵم یەکەم خوتبەی پیانسڵم کە لای وشترەکەیە کە خەڵکەکە کۆبەتەوە فەرمێ ئەیوهە الناس ئەی خەڵکینە چونکە پیانسڵم ڕاعاتیەوە کە ئەم خەڵکی مەکەم مەدینە مشرکی تێ ینی لەناو ئەوس و خەزرج هەمووی موسڵمان نەبوو جوولەکەی بەنی قوڕەیظە و بەنی نەزیر و بەنی قەینوقاعی تایە ئەفکاری جیاوازی تیا خەڵکی جیاواز لەناو خەڵکی قەبیلەکانی دەرەوەی مەدینە هاتون بزان ئەم پێغەمبەرە کیە چونکە یەکێک لەوانەی کە هاتبوو هاتووتی ڕۆڵە کۆمەڵە پرسیاری زۆر بە کوڕەکەی وت پرسیاری زۆر ئامادە بکڵن پیاوێک هاتووەڵێ پێغەمبەرم لە هاتوۆتە ناو مەدینە باشین تاقیب بکەن پیاوێکی زۆر زیرەک بوو کۆمەڵە پرسیاری زۆران حازر کرد کە هەر هاتە بەردەم پیانسڵم کە بینی هیچی پرسیارەکانی ڕۆڵە فڕیەوە دەموچاوی درۆزن نییە ئەو ڕاستگۆی ئەو پێغەمبەرە لێرە پیانسڵم یەکەم وشە کە ئەفەرمێ ئەیوهە الناس ئەی خەڵکینە ئەفشوا السەلام ئاشتی بڵاوکەنەوە محەبەت بڵاوکەنەوە ئەم دینە دینی محەبەتە وأطعموا الطعام خواردن بن بە خەڵک برسێتی مەهێڵن هەرزانی دروست بکەن وصلوا الأرحام سیلەی ڕەحم جێبەجێ بکەن ئەمەش هەر باسی محەبەت و خۆشەویستیە دوای وصلوا الأرحام اینجا هەڵسن شەونێژ بکەن ئەفەرمێ بزەبە حەیزەکە ئەفەرمێ وصلوا بالليل والناس نيام هەڵسن شەونێژ بکەن چونکە ئەمەتان پێ ناکرێ ئەگەر ڕەبتان لەگەڵ خوانە بێ شەونێژ بووە چونکە ئەفەرمێ تۆ لە شەونێژە مشکیلە گەورەکانی دەرونی خۆتە بۆ دەرەکەوێت دنیاویستی حەز و شەهەوات و ویست و حەزەکان هەمووی لە شەونێژە سەرەکرێت لەم عیبادەت و ڕەبتتان نەبێت لەگەڵ خوا ناتوان نەمانە بکەن ناتوان ئەم مەدینەیە بنیاد بنێن تدخلوا الجنة بسلام هەمتر سەلام ئەگەر ئەمانەتان کرد ئەوە بە ئاشتی و بە خۆشی و بە محەبەتەوە ئەشنە بەهەشت سەیرم خۆتۆ پیانسڵم هیچ ڕەد و فعلێکی بێ و دیار نییە ئەڵی پیغەمبەر صلی الله علیه و سلم
لە شارێکە دانیشتووە وڵاتێکی ئەمین و ئاسایش و هیچ کێشەیەک لە ناو مسلمانانەوە هیچ شتێکیان تاپوتۆزی دنیای تاپوتۆزی کۆچ و ئەمانیان بەسەرەوە هیلاکی کۆچیان بەسەر هەرچەند پێنجسەم بەسەریەوە نەبووە چکە پێنجسەم کە لایە لە قوبا 4 ڕۆژ مایەوە یەکێک لە سڕی ئەوەی کە لەوێ مایەوە ئەوە بوو کە حتا 3 کەس لە سەحابەی پێنجسەمکەیان علی کوڕی ئەبی طالیب لە مەکە و بە پەلەف لێ پێغەمبەر کە لە قوبا ئاگاتەوە پێی یەکێکیان زوبەیری کوڕی عەوامە تەمەنی 20 ساڵ بووە و سەحابەیەکی تریشەیەکی تریانە ئەم 3 گەنجە هەرسێکیان گەنج بوون یەکێکیان لە مەدینەوە چێتەوە بۆ لای پێغەمبەر زوبەیری کوڕی عەوام بۆ چێتەوە زانێ کە پێغەمبەر لە قوبا دانیشتووە ئەچێت 2 دەستجلی تازەی سپی بۆ حەزەتی ئەبوبەکر و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا ئەناقەت و جوانێکی زۆر جوانیان پێوە بکەێنە ناو مەدینە تا تەپوتۆز و مانیۆتی ڕێگان پێوە دیار نەبێت خەبەری مەدینە ئەما یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم زمینەکە ئاوایە خەڵک زۆر ئامادەیە بۆی کە تۆ بچیت پێشوازێکی گەرمە لێەکەن زۆر توان خۆشەوێ یعنی سەیری ئەناقەت و جوانی و پاک و تەمیزی و یعنی دنیایەک لە جوانی لە ژیانی پێغەمبەر بینی تەنان لە کۆچیش ئاخری مەگەر تۆ کۆچ بکەی بۆ شوێنیان بە مانیۆتی لە کەناڵەکان لە تەلەڤیزیۆنە چەند جارێ بینی کە ئەوانەی کە لە یۆنان لە وڵاتێکی ترن هاج بەش پرزەیی ببێت تاقەتی بە ناڕەحەتیان بینێش پێنجسەم ئەمەی پێوە دیار نەبوو لە کۆچە ئەمەی پێوە دەرنەکەوت کە چوە ناو مەدینە یعنی خەڵک کەوتی طلع البدر علينا خلە 12 ڕەبیع الأول کە وەختێک ئەفەرمێ مانگ یەک پارچە پڕ بوو مانگ پڕ بوو کە پێنجسەم بۆیە ئەوان حتا سرودەکە لە ضمنی یعنی شێوازی جەو و سروشتی جەوەکەیان وەرگرتووە کە مانگ چواردەیە و پڕە مانگی تابان بە هەمان شێوە طلع البدر علينا مانگی چواردە هەڵهات مەبەستیان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی کە پێنجسەم یەتە مەدینە ئاوا پێشوازێکی ئاوا گەرم لە پێغەمبەرەکەم صلی الله عليه وسلم زۆر باش مامۆستا کاتمان زۆر کەمە گەر شتێکی کەژما بێ خۆتر ئاماژەی پێ بکەیت و نویستیشمەوە بپرسم کە ئەم کۆچەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێدوانیە کە لەگەڵیشیدا ئومێد بەخش بوو ئومێدی هێناوە لەگەڵ خۆیان لەو هەموو ناڕەحەتی و ناخۆشیەدا هاتووە یەکسەر بە وتارێکی ئومێد بەخشانەی بەخشیوە بە هەواڵەکانی مامۆستایان پێغەمبەر صلی الله عليه وسلم کێتە مەدینە یەکسەر ئیش دەست پێ کات ئێمە هەر خەیاڵمان لای دروستکردنی مزگەوتەکەیە یەکێکیان مزگەوتەکە بۆ یەکەم شت وەسیقەی مەدینە کە دەستوری مەدینەیە باسی بەیەکەوە ژیانی جوولەکە و هەمومان دیفاع لە وڵاتە بکەین مشرک جوولەکەکان و هەمویان بەڵێ هەمویان بەیەکەوە بوون وەسیقەی مەدینە دروستکردنی مزگەوتێکێکە لەو خاڵە گرنگانە کە وەکو باسمان کرد دروستکردنی بازارێکە ئەمە زۆر کەم لە سیرا ئیشاری پێ ئەکرێت پێنجسەم سەیر دەکات جوولەکەکان بازارێکی زۆر گەوریان هەیە و زۆر زاڵن لە مەدینە بە ئارەزوی خۆیان سووق ئیشی سویتیاکەن مسلمان و خەڵکی مەدینە و ئەمانە هەمووی ژێردەستەی ئەوان لە ڕووی اقتصاد و ئابووریەوە پێنجسەم ناچێت ئەوەی ئەوان بڕوخێنێ ئەفەرمێ بۆ بازارە دروست نەکەین دەستەکەم بە دروستکردنی بازارە لە نزیکی مزگەوتەکە هەر کەسێ لە دەرەوەی مەدینە ئاهات ئەچۆ ناو بازارەکە اینجا هاتووە مزگەوت یعنی لە ناو چەقی مەدینە مزگەوت بازارێکی گەوریان کرد پارکینگی تیا دروست کرد پێنجسەم مەجالێکی هێڵایەوە مەجالێکی فراوانی هێڵایەوە فەرمووی ئەمە ئەم شوێنە بۆ شتەکان کە بارەکانیان هێنا بۆی دوور نەبێت لە ناو بازارەکەەوە کری زۆر نەکەوێتە سەریان ئەم بازارە کۆمەڵی یاسای بۆ دانا فەرمووی من غەشەنا فەلەیسە منا نابێ غەشی تیا بکرێت نابێ دەستبڕی تیا بکرێت نابێ احتیکار بکرێت لە شتا نابێ ئەخر ئەم بازارە ئەم وەسیقەیە ئەبێ ئێمەی مسلمان ئەمڕۆ یعنی خەڵکەیە مسلمانە و دەستبڕێ ئێستا یعنی نابێت ئەم بازاری پێنجسەم بخوێنێتەوە بزانین پێنجسەم چی فەرمووە نابێت سوود بە هیچ جۆرێ لەم بازارە هەبێت بە هیچ بیانوویەکەوە نابێت سوودی تیا بێت ئێستا ئەوەی بازارەکانی کوردستان و وڵاتی خۆمان وێرانەکە بریتێ لە سوکاری بریتێ لەو کارە لەبەرەوە ئەم بازارە زۆر گرنگ بوو پێنجسەم دروستی کرد حتا یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە جەنگی ئەحزاب جەنگی قڕیشەکان هاتن بە فیتی جوولەکەکان هاتن مەدینە بڕوخێن و لە ناوی بەرن ئەوە بوو کە ئەم بازارە بڕوخێنن یعنی شەڕەکەی جوولەکە شەڕێکی ئابووری بوو لە بگەڵ پێنجسەم بێجگەلەوەی شەڕێکی عەقیدەیی بووە بۆ ئەوەی بازارەکەیان کەس بوو بوو لاواز بوو یەکێکتر لە خاڵە گرنگەکانی پێنجسەم کە لە مەدینە کردی ئەوە بوو ئەفەرمێ مەهەدە طەریق ڕێگەیان تەخت کرد یعنی کۆڵانەکانی باش نەبوو بەرزنوزمی زۆرتیا بوو جادەیان کردو جادە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێکتر لە ئیشەکان ئەوە بووکەوە بیر ئەو بیرانەی کە کۆن بووە یان بیری تازەیان لایە بیرێکەوە بیری ڕۆمیە پێنجسەم فەرمووی حەسی عوسمان چوو بە 12000 درهەمەوە بیرەی کڕی کابرای جوولەکە زۆر لای شیرین بوو وتی نایفرۆشم وتی دە باشە نیوەیم پێ بفرۆشە نیوەکەی پێفرۆش بە 12000 درهەم وتی زۆر باشە ئەو ڕۆژەی کە سەرەی منە دوو ڕۆژێندانە ڕۆژی هەیە و ڕۆژی جوولەکە تی ڕۆژی سەرەی منە من بە خۆڕایی ئاویان بە خەڵک هەموو خەڵکی مەدینە هاتن ئاویانە برد ڕۆژی دومی جوولەکە بوو کابرا پارەی پێ نادا کابرا دوای ماوە وتی وەرە ئەویشم لێ بکڕە وتی نامێت وتی وەر لێم بە 3000 درهم لێ کڕی مسلمان تاجری مسلمان زیرەکە بەس دەست بڕ نییە ساختە چی نییە لەبەرەوە ئەبێ ئەمە ئەخلاقی ئێمە بێت
ناو کۆمەلگان لەبەرەوە پێم کۆمەڵی ئیشی زۆر لەم بابەتانی کرد لە مەدینەیە یعنی ئەوەی بیری لێ نەکرایەتەوە دژایەتی مەکە بوو دژایەتی قوڕەیش بوو بیان لەوە کردەوە خۆیان ئێرە بکەن بە شوێنێ بەڕاستی ببە پایتەختی دڵ تاوەکو خەڵکی عاشقیم شوێنە ببێت خوا دەست خۆش بێ زۆر بەڕێز مامۆستا شێخ فاتیح بۆ ڕوونکردنەوەکانێ بەڕاستی قسەکانە شیرین و خۆشن بەڵام کاتمان هیچ نەماوە سپاس بۆ ئەم دەرفەتە خوای گەورە سەری ساڵی کۆچی و وەروە ساڵی نو کاتەمای خێر بۆ هەموو لایەک و بۆ جیهانی ئیسلامی ئینشاءالله پەیامی ڕۆژە بەردەوام بێ ئینشاءالله خۆشی بۆ جنابتان و بۆ بینەرانی خۆشەویستمان بەڵازان و خۆشەویستان دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان بەڵام هەموو شیرێک نا شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات. پرچ قورس و خاو دەکاتەوە. ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان. چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات. ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات. دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاتان لەبێ بینەرانی ئازیز بۆ وەرگرتنی زانیاریەکان هاوکارمان ڕامیار عوسمان بە شێوەی ئەز لایف زانیارەکانی ڕۆژ لە پارێزگای سلێمانی بۆمان دەگوازێتەوە. عراق گربوونەوەیەکی ناڕزایی ئەنجام بدەن لە بەرامبەر کۆمەڵێک داواکاری بە تایبەت ئەوەی کە تاکو ئێستا گرێبەستن و پێم وابێت لەسەر مەسەلەی موچە و گرێبەستەکانیانە بڕیار وایە گرت بوونەوە بەڵام تا ئێستا دیار نییە کە لە چ کاتژمێرێکە بڕیار بوو کاتژمێرنەوە بۆ 9 گرتبوونەوەکە ئەنجام بدەن بەڵام تاوەکو ئێستا دیار نییە کاتەکەیان کە چکە پێم وابێت لە گفتوگۆدان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان دیارە ژمارەیەکی زۆر لە کارمەندانی گرێبەست کە پێشتر و لە ساڵانی ڕابردوش کۆمیسیۆنی باڵای سەربەخێڵ بژاردنەکان بە گرێبەست دایمەزاردبوون لە کاتی هەڵبژاردنەکاندا و لە کاتەکانی دیکەیە کۆمیسیۆنی باڵای سەربەخێڵ بژاردنەکان سوودی لە توانەکانیان دەبینی ئێستا تاوەکو ئێستا شەر بە گرێبەست ماونەتەوە بۆیە ئەوەی کە بزانم داواکەن کە بکرێن بە هەمیشەیی یاخود گۆڕانکاری لە گرێبەستەکانیاندا بکرێت. سەبارەت بە نرخی بنزین دەمەوێت قسە بکەم دیارە تاوەکو دێت نرخی بنزین
لە شاری سلێمانی بەرزبوونەوە بەخۆی دەبینێت لە پارێزگەکانی تریش ئەوەی کە من بزانم هەر وەکو خۆیەتی ینی بەشێکیان بەرز بوونەوە بەشێکیان بەجێگیری ماونەتەوە. ئێستا نرخی 1 لتر بنزینی نۆرمال 775 دیناری تێپەڕاندووە و هەروەها نرخی بنزینی بڵێن محەسەنیش 850 دیناری تێپەڕاندووە. ئەمانە کۆمەڵە گرفتن کە ڕوبەڕووی هاوڵاتیان بوونەتەوە لە ئێستادا کە ناتوانن لەم دۆخی خەیرانی داراییە کۆمەڵێک خەیرانی دارایی تر هەیە ناتوانن چارەسەری بکەن نرخی بنزینی شیاتۆتە سەر. سەبارەت بە بابەتێکی دیکە قسەی لەسەر بکەم سەبارەت بە دابینەکردنی پارە بۆ باخچە و پارک و بلوارەکانی سلێمانی تاوکو ئێستا ئەو پارەی کە نزیکەی 4 ملیار و کەسرێکە سەرۆکی حکوومەت دابینی کرد و تاوکو ئێستا نەچۆتە باری جێبەجێکردن لە سلێمانی. بۆیە بۆ هۆیەوە بەشێکی زۆر لە باخچە بلوارەکانی سلێمانی وشک بوون بە تایبەتی پارکی هەواری شار بە تاواتی بەرەو لە ناوچوون و وشک بوون دەڕواژمارێکی زۆر لە سەوزایی و دار و درەختەکانی ئەو پارکە بەرە وشک بوون دەچێت. لە هەمان کادا بلوار و جەزرەوەسەتی و کۆمەڵێک شوێنی دیکە لە سنتەری شاری سلێمانی بەهۆی دابینەکردنی پارەی ئاودانەوە خەریکە دارەکان وشک دەبن سەوزاییەکان وشک بوون. بۆیە ڕێکخراوەکانی بواری ژینگە داوایان لە ینی لاەنە پەیوەندیدارەکان کردووە سەرۆکی حکوومەت کردووە شارەوانی سلێمانی کردووە لە ماوەیەکی کەمدا ئەو پارەیە بچێتە بواری جێبەجێکردن و هەرچەندە تازە درەنگ بووە بۆ ئەوەی کە زۆربەی ئەو دارانە ڕزگار بکرێن لە فۆتان چونکە ژمارەیەکی زۆریان وشک بوون. بۆیە داوا دەکرێت ساڵانە لە پێش هاتنی وەرزی بەهارەوە ئەو گرێبەستانە لەگەڵ کۆمپانیاکان واژۆ بکرێن تاوەکو ئەو دارانە لە کاتی وەرزی گەرما و لە کاتی هاتنی وەرزی گەرمای ڕوبەڕووی وشک بوون نەبنەوە. بەتایبەت ئێستا کە زۆرێکیان وشک بوون ڕزگار ناکرێن. بۆیە پێشنیار کراوە بۆ ساڵانی ئایندا ئەو گرفتە بۆ سلێمانی دروست نەکرێت چونکە ڕێکخراوەکانی ژینگە دەڵێن ئەو گرفتە تەنها لە پارێزگای سلێمانی هەیەوە لە پارێزگاکانی دیکە ئەو گرفتە نییە. ئەوەی کە ئێمە بزانین وە قسەمان لەگەڵ شارەوانی سلێمانی کردووە ڕایان گەیاندووە پارەکەی سەرۆکی حکوومەت گەیشتووە بەڵام لە مەرحەلەی تەندەرینە. ئێستا لەگەڵ چەند کۆمپانیایەک لە قۆناغی تەندەرین و گرێبەستەکەیان ئەویش بەلانی کەمە مانگێکی تری پێ دەچێت کە هیچ سوودێکی نامێنە بۆ ئاودانی دار و درەختەکان چونکە نزیک دەبینەوە لە وەرزی پاییز و بارانبارین و ئەوانە چونکە ئەگەر بارانبارین دەستی پێکرد ئاودان ئیتر گرنگیەکی نامێنێت. ئاودان لەو کاتانەیە گرنگە کە لە دوای وەرزی بەهار و سەرەتای دەستپێکی گەرماوە دەست پێ دەکات ئەو کاتە دار و درەختەکان پێویستیان بۆیە بە بەردەوامی ئاو بدرێن. ئەمساڵ زیانێکی زۆر بەر درەخت و سەوزایەکانی سلێمانی کەوتووە. چەندان درەخت چەندان باخچە چەندان پارک و بلوار و کۆمەڵێک سەوزایی دیکە بەهۆی نەبوونی ئاوەوە وشک بوون و ڕێکخراوەکانی ژینگە هەرچەند نیگەرانیان دەربڕی لەم بابەتە بەڵام گوێ لە داواکاری و نیگەرانی ئەوان نەگیرە. بۆیە ئێستا زۆرێک لەو دار و درەختانە بە تەواوەتی وشک بوون. بەڵێ ئەمە زانیاریەکانی ڕۆژ بوون لە پارێزگای سلێمانی. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامێرمان ڕامیار عوسمان لە سلێمانی و لەگەڵمان نابوو دەچینە پارێزگای هەڵەبجە گەر پەیامێرمان ئامادە بێت سامان فەتا سامان سڵای خوا لەبێت و دوایین زانیاری پارێزگای هەڵەبجە چین وەروها کۆنگرەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە کوێ گەیشت دوێرێ سکرتارێتی ئەو ڕێکخراوە هەڵبژێراوە تیایدا 168 ئەندام بەشدار بوون و لە تەواوی هەرێمی کوردستاندا ڕێکخراوی قوتابیانی کوردستان نزیک بە 4000 ئەندامی هەیە و نزیک بە 107 لقی هەیە لە سەرجەم شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا و ڕێکخراوی قوتابیان دوێنێ شەشەمین کۆنگرەی خۆی بەس لە پارێزگای هەڵەبجە لەوێ سکرتێری ڕێکخراوەکە هەڵبژێراوە چەندین دەستە و ئەندامی دیکە هەڵبژێراون. بزانین دوایین زانیاری کۆنگرەکەیان بە کوێ گەشتووە سامان فەتاح لە هەڵەبجە وەردەگرین. سامان ئەگەر گوێویستی دەنگی من بی سڵای خوا لێبێت. بەڵێ دانیار بێگومان کاری ڕێکخراوەیی یەکێکە لە باشترین کارەکان بەتایبەت لە بواری پەروەردە فێرکردن. ڕێکخراوەکانی بواری قوتابیان و خوێندکاران لە ئاستی زانکۆ وەروەها بەشێک لە خوێندنگاکان لە ئامادەیەکانیش ڕۆڵێکی باش دەگێڕن بۆ وشارکردنەوەی زیاتری خوێندکاران وەروە بۆ پاڵ پشتیکردن و پشتیوانیکردنی خوێندکاران دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستانی یەکێکە لەو ڕێکخراوانەی زیاتر لە ئاستی خوێندنی باڵا کار و چالاکیان هەبێ وەروەها ئەمڕۆ دوێنێ شەشەمین کۆنگرەیان دەست پێ کرد کە ئەمڕۆژ کۆنگرەی شەشەمیان بەردەوامە. بەڵێ دیارە هاوکارمان سامان لەگەڵمان ئامادە نیە بۆیە دەچینە شاری چەمچەماڵ جەلال جەباری وەردەگرین. جەلال سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لە دەڤەری گەرمیان چی دەگوزارێ؟
بەڵێ کاکشوان سڵاوی خی گەورە لێ و لە تەواوی بینەران و بیسەرانی پێیان بێت دیارە لە درێژەی هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی لە سنتەری قەزای چەمچەماڵ و ناحیەی شۆڕش و ناحیەی تەچێ لە ماوەی ڕۆژەکانی ڕابردوودا لەلایەن چەند کەسایەتیەکی سنوورەکەەوە گروپێک پێک هێنراوەکو گروپێکی فشار بۆ سەر ئیدارەی شار وەلایەنە پەیوەندیدارەکان بۆ چارەسەرکردنی کێشەی کەماوی دیارە لە گروپەکە چەندین کەسی جیاواز بوونی هەیە تا ئاگاتە ئەوەی کە بەڕێوبەری بەشێک لە فەرمانگەکانی سنوورەکەیشی تیابێ من بۆ قسەکردن لەسەر کار و چالاکیەکانی گروپەکە لەگەڵ بەڕێز مامۆستا سیروان حەمەخان گفتوگۆ کەم ئەندامی گروپەکەی مامۆستا ئەگەر بێت هێرە زۆر سواز مامەدەبوونت ئەگەر پێم بڵێ ئامانجوم بەس لە دروستکردنی ئەم جۆرە گروپانە چیە پێم وابێ لە ڕابردوو شەهر گروپێکتان هەبوو گروپی هەنگاوی مەدەنی ئایا کار و چالاکیەکان بە شێوەیەکی گشتی بۆ چارەسەرکردنی کێشەی کەماوی بەچۆ گەیشتووە دەستان خۆشە زۆر سپاس دەڕاستیای کێشەی کەماویەکێکە لەو گرفتە چارە سەر نەبوانەی کە ساڵانێکی زۆرە خەڵکی ئەم سنوورە بەڕاستی بەدەستێەوە ناڵێنێ قەزایەکی 200,000 نەفەری لەگەڵ 8 ناحێ بەڕاستی کێشەی کەماوی ماڵ بە ماڵ و تاک بە تاکی ئەم سنوورەی گرتوێتەوە بۆ ئەو خەڵکانەشی کە لەم سنوورەیە ئاژێن چ وەکو تاک چ وەکو ڕێکخراو چ وەکو حیزبەکان بەڕاستی هەمیشە هەر لە هەوڵان وەڵام بەداخەوە کوێستان نەتیجەیەکی نەبووە ئێستا گەشتۆتەوەی کە خەڵک بخۆی چالاکی ترەکە هەوڵی خۆیەدا مەسەلەن بووی لایانی کەم ئەمە لە قۆناغێکە بچێتە قۆناغێکی تر ئێمە لە ماوەی ڕابردووە لە گروپی هەنگاوی مەدەنی کە بڕێکخراوەکانی ئەم سنوورەی تیا وەروە حیزبەکانی ئەم سنوورەی تایە نزیکەی 10,000 ئیمزا کۆکرایەوە ئێمە سەردانی نووسنگەی پەرلەمانمان کرد لە شاری سلەیمانی هەموو فراکسیۆنە جیاوازەکانی لێ بوو وعد وابوو ئەم یادداشتێمە بەرز بکرێتەوە و کاری لەسەر بکرێت بەڕاستی نەتیجەکەی تاوکەسامیشمان نبینی وەکو لێدوان بینیمانە لە مانگی 4 5 6 7 هەشت هەموو ماکان هەر بەرپرسێ مەسەن لە هەر بۆنێکا دەرەکە یەکێکەڵێ بیر دروستەکەین یەکێکەڵێ بەتەنکەری ئاو چارەسەریەکەین بەفعلی شتێکمان نبینەوە بەڕاستی ئێستا شتێکی کە هاتەتە پێشەوە هەر کۆمەڵی خۆبەخشی خەڵکی شارەکە بیریان لەوە کردوێتەوە کە ئیترەمە بەر ڕێگایکە بگرینە بەر بەڕاستی ئەمە کێشەی ئاو چکەمە لە مانگێشتان بەرە مانگی ناڕن بچینە مانگی دەوانەوە عادەتەن تۆزە کێشەکە بەرەو کەمبوونەوە چێ و تربێ خۆمان حازەکەین بەڕاستی بۆ ساڵی داهاتوو بۆی لە ساڵی داهاتوە کێشەکە چارەسەر بکرێ تاوەکو ئێستا کۆبوونەوەشت نەکراوە و مەسەلەن میکانیزمەکانی چۆن بێ بەڵام باوەڕمە لەم هەفتەیە کۆبوونەوەکان جامەدەی بەرپرسانی شارپیا و ماخۆڵ و کەسایەتی و ڕۆژنامە نووس و چالاگوانانی ئەم سنوورە هەومان بێکەوە لەسەر سیغێر ڕێبکەوین بۆی وەکوتم کێشەی ئەو بتوانین لە قۆناغێک ببینە قۆناغی بەڕاستی چونکە خەڵکی ئەم سنوورە لە هەموو ڕێک و مزەحیە یعنی هیچ شتێکی بەڕاستی پێڕەوە نابێندێ ینی وەکو جۆرە لە عیبەشی لاتوە تۆ لە ساڵی 2021 لەم سەدەیە خەڵک داوای ئاوی خواردنەوە بکە بەڕاستی ئەمە جۆرێکە لە عیبە اینجا ئەمە داوای ڕێگاڵبانمان کردووە داوای نەخدمەتگوزاریمان کردووە ینی خەڵک ئەو داواکارە سادێکەیە ئاوی خواردنەوەی یعنی دەی بەڕاستی ئەمە شتێکی زۆر سادەیە و ئەشی بیسین زۆر جارتم پێمان خۆشە یعنی حکومت بودجە تەرخانەکە بۆ شار و قەزا و ناحەکانی کە لە زاخۆ تا خانەقین بەڕاستیمووی جێگەی دەستخۆشی پرۆژە لە هەر شوێنێ بکرێت پێشمان خۆشە ڕۆژێک مەبلەغێک شتێک بۆ ئەم سنوورە تەرخان بکرێت بە تایبەتی کێشەی ئاوانە بوو هێنی خەڵات لە نزیکانە چارەسەر بکرێت بەڵێ کاک شوان وەک مامۆستا ئاماژەی پێکرد دیارە جیاوازی ئەم گروپە ئەوەیە کە ئەم جارە چۆنەڵی هانا بۆ لایەنەکانی کەرتی تایبەتە بن کە لەم سنوورە معلومی بەڕێستانە کە کۆمپانیای داناغازی لێ بۆ وێزگەی کارەبای ماسی لێ دیارم جارانەوە لە ڕێگەی چۆنەڵی جەلات جەباری لە قەزای چەمچەماڵ لەگەڵمان نبوو دەچینە پارێزگای هەڵەبجە سامان فەتاح وەردەگرین دوایین زانیاریەکان زانین لەسەر شەشەمین کۆنگرەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان چییە سامان سڵای خوا لێ بێت و فەرموو دوایین زانیاریەکانمان بۆ بگوازەوە دانیار سڵاتان لەبێت سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دووەم ڕۆژی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچێت دوێنێ سکرتێر و ئەندامانی کارگەڕانی سکرتاری هەڵبژێردان دیارە بەدەنگی ئەندامانی کۆنگرەکە بە نزیکەی لە 170 ئەندام کۆنگرەی لە ناوەڕی جیاوازەکان و شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانەوە بەشدار ئەمڕۆ دووەم ڕۆژی کۆنگرەکەی وەک دەبینن لە پشتی منەوە گفتوگۆ دەکرێت لەبارەی کارنامە و پەیڕە و پرۆگرامی داهاتووی 4 ساڵی داهاتووی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە وەک دەبین لێرەدا گفتوگۆکان گەرمن و مادە و بەرگە جیاوازەکانی کۆنگرە وەکاری 4 ساڵی ئاینی ڕێکخراوی قوتابیانی کوردستان
بەڕێوە دەچێت من پێم خۆشە لەگەڵ کاک دکتۆر بێسۆن قسە بکەم سەرۆکی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دکتۆر بێسۆن کۆنگرە چی ماوە ئێستا باز لە چیەکەن؟ ئەڵە بە ناوی خوا سپاس بۆیەوە دیارە کۆنگرە ئەمڕۆ باز لە پەیڕەوی ناوخۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەی کە کۆمەڵێک بەرگە و مادەی گرنگی تایبەت بەکار و ئەندامان و شێوازی چۆن کارکردن لە ناو ناوەندەکانی خوێندنا لە خۆگرێ هەروەها باز لە استراتیژی داهاتووی کاری ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەی کە 5 تەوەرەی سەرەکین لە بواری پەروەردە و لە بواری ڕۆشنبیری و لە بواری پەیوەندیەکان و لە بواری برەودان بەکاری ڕێکخراوەیی و چۆنیەتی وەگەرخستنی ئەندام و سوودگەیاندن بە قوتابیان و خوێندکارانی هەرێمی کوردستان ئەمانە ئەو بڕگانان کە ئێمە ئەمڕۆ کاریان لەسەرەکەین گفتوگویان لەسەرەکەین سپاس بەخوا گفتوگۆکان لە جێی تەمۆحی ئێمایە ئەندامان زۆر بە باشی لێک گەیشتون هاتوون ئەیانوێ پەیڕە و استراتیژێکی بەهێز بۆ 4 ساڵی داهاتووی کاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان دابڕێژن. کۆنگرەکە تا چەند سەرکەوتوو بوو ئەمڕۆ کۆتایی بە کۆنگرەکە دێ؟ بەپێی بەرنامەی لیژنەی باڵای بەڕێوەبردننی کۆنگرە ئەمڕۆ کۆتایی بە کۆنگرە دێ بەڵام ئێمە کۆنگرە بۆ ئەوەکەین کە تەواوی کارەکانمان بە کۆتا بگە ئەگەر کارەکان بە کۆتا نەگا ئێمە ئامادەین بۆ ئەوەی کە گفتوگۆ تەواو بکرێت کۆنگرەش درێژ بکرێتەوە لە ئامادەی سازیمان بۆ کردووە بەڵام تا ئێستا ئەوەی کە باشە جێی دڵخۆشیە کۆنگرە کارەکانی زۆر بە سەرکەوتووی بڕیوە و ئەو بڕگە و پلان و بەرنامەی بۆی دانراوە وەک خۆی جێبەجێ کراوە و هەرموو ئەو کەسانی کە ئامادە بوون لە کۆنگرە قسەیان هەبێ پێشنیاریان هەبێ وەرگیراون قسەیان وەرگیراوە پێشنیارەکان کراوە و داهاتوویش ئێمە ئینشاڵڵا ئەم کۆنگرەیە چەندین ڕاستپاردە ئاڕاستەی مەکتەبی سکرتارەتی داهاتووەکە بۆ جێبەجێکردن. زۆر سپاس بۆ ئێوەش دەستا بەڵێ دانیا ڕۆگوتم گفتوگۆکان لە ئێستادا گەرموگڕن باز لە پەیڕۆ پرۆگرامی 4 ساڵی ئایندە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکرێت هاوشانی برایان خوشکانیش لێرن و ڕۆڵی بەرچاویانەیە لەوەی کە بەشداری لە کۆنگرە بکەن و قسەی خۆیانە بێ دەربارەی پەیڕۆ پرۆگرام و کاری 4 ساڵی ئایندەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ئەمەی ئاماژەش بۆ بکەم دوێنێ لەلایەن ئەندامانی کۆنگرەوە بەڕێز مامۆستا حەسەن عومەر وەک سکرتێری نوێی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڵبژێردرا بە کۆی 85 دەن و ئەندامانی و کارگەڕانی سکرتارەتی مەکتەبی سیاسیش بوورە مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیان هەڵبژێردرا من ئەگەرم وەلایەوە ئەمە زانیاریەکان بوو لە کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. زۆر سپاس بۆ پەیامێرمان سامان فەتاح لە هەڵەبجە و لە کۆنگرەکە لەگەڵمانەوە. بەڵێ بینەرانی ئازیز لە بەشی دووەمی بەرنامەکەمانە باس لە بابەتێکی گرنگ دەکەین ئەویش بارودۆخی میدیا لە هەرێمی کوردستان بێگومان هەموو میدیایەکیش پێویستی بە کۆمەڵێک میدیاکار هەیە بارودۆخی میدیاکار و ڕۆژنامەنووسەکان لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش لە نیوەی یەکەمی ساڵی 2021 واتە لە ساڵی 2021 تا مانگی 6 کۆمەڵێک ئامار و داتا هەیە یاخود کۆمەڵێک حاڵەت و ڕووداوەیە کۆمەڵێک گۆڕانکاری هەیە بۆ زۆر جار ساڵانش لە مانگی 6 تا کۆتایی ساڵی تر بەڵام ئێمە بەگشتی لە ساڵی 2021 گاڵێن لەوەی کە ڕۆیشتووە لەوەی تێپەڕیوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە نەزاکەت وەروە مامۆستا لە بەشی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی زۆر زۆر بەخێربێ دکتۆرە وەکو مامۆستایەکی ڕاگەیاندن وەروەها لە کاری ڕێکخراوەی و لەگەڵ سندیکاش بەڕێستان کار و چالاکیتان هەیە ئەگەر لێتان بپرسم بارودۆخی با بڵێ میدیا لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی تر لە کۆتا ساڵ کە ساڵی 21 کە ئێمە تێدایان بارودۆخی میدیا لە هەرێمی کوردستان چۆنە بینن؟ دەستان خۆش بێ من ئەگەر لەگەڵ ڕوانگە پسپۆڕێکە و باسیکەم وەکو مامۆستایەکی زانکۆ باسیەکەم ئەگەر لە ڕوانگەی سندیکا و ڕۆژنامەنووسانی شە باسیکەم وەکو سکرتێری لیژنەی داکۆکی لە ڕۆژنامەنووسان باسیەکەم خۆی میدیا ئەمان بوو لە میدیا کارەکەش لەوێ دیسان باسیەکەم بارودۆخی میدیا لە هەرێمی کوردستانە بارودۆخێکی باش نییە بەداخەوە قسە زۆر ئەکەین زۆر تەشخیصی دەردەکانە کرێ بەڵام هێشتا چارەسەری گونجاو نەدۆزراوەتەوە ئەوەش ئەزانین کە میدیا وەکو هەر سیستمێکی تری ناو وڵات وەکو هەر ئۆرگانێکی تری بوارەکانی تری وڵات پەروەردە بێت کۆمەڵایەتی بێت بواری ئاوەدان بڵێن ئابووری بێت وابەستەی سیستمە حکومڕانی و سیستمە سیاسیەکەیە میدیا لە هەرێمی کوردستانە لە سەرەتاوە ڕێک نەخراوە بۆ ئەوەی چی بکات و بە شێوازێک کراوەتە مڵکی حیزبەکان لە سەرەتاوە کە میدیاش کاتێکە بێتە مڵکی لایەنێک حتمەن ئەو لایەنەش بە مافی خۆشیەتی کە بۆ ئامانج و سیاست و استراتیژی خۆی بەکاری بێنێ دواتر گرفتەکەش لێرانیە کاتێکە ململانی سیاسیەکان دروستە بن
میدیاژە بێتە بەشێ لە ململانی سیاسیەکە ژینگەکە ئەوەنەی تر ئاڵۆز دەبێ و ڕۆژنامەنووسیش دەبێ بێتە زۆر جار قوربانی ئەو ململانیانە. بۆیە بارودۆخی میدیا ئەگەر لە هەرێمی کوردستانە ئێمە باسیکەین لە ڕووی تەکنیکەوە ڕەنگە زۆر باش ڕۆشت بین، لە ڕووی ژماری ڕۆژنامەنووسەوە باشین تا ڕادێک ڕۆژنامەنووسی باشمان زۆرە، لە ڕووی بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە ئێمە گرفتمان هەیە کە ئێمە میدیامان هەیە بەڵام بەرهەممان نییە، لە ڕووی بەرپرسیارەتی و میدیامان هەیە بەس میدیایەکی بەرپرسمان نیە، میدیامان هەیە بەڵام میدیایەکی هاوسەنگمان نییە. نازانین میدیا چیمان بۆ هۆکە لەم هەرێماوە چی بۆ کردین و چیمان بۆ بکە. ئەمە دانەڕێژراوە کە دانەڕێژرا میدیا ئامرازە ئامرازی ڕێچکەی بۆ کێ بێ داڕێژێ چۆن داڕێژێ لەکوێ داڕێژێ کۆمەڵێک یاسای زۆر باش هەیە باشە یاساکان کەم و کورتیان تێدایە بەرامبەر بە پرۆسی کاری میدیا یاخود هەنوو جێبەجێ ناکرێن یاخود ئەو زۆر ڕوف و زەمانەی لە هەرێمی کوردستانە وزەرێ لەگەڵ ئەم جۆرە لە یاسا و ئەم جۆرە لە سیستەمی میدیا نایەتەوە. من کاوە ئەڵێم هەمومان نەمانتوانی سیستمێکی میدیایی و ژینگەیەکی میدیایی تەندروست بەرهەم بێنین. ئەمە بۆچیە گەڕێتەوە گەڵێ میدیا بڕێکخرێ. ئەمە کاتێک ئێمە باسمانە کردووە باسیەکەین زۆر کەس ڕەنگە دژمان بێ بڵێ ئێوە باسی کۆنتترۆڵەکەن. باز لە کۆنتترۆڵ نیە هیچ شتێک ڕێک نەخرێ شوێنی خۆی ناگرێت. یعنی تۆ لە ماڵەکەتە ئەگەر چەندی ئامرازت هەبێ ئەو ئامرازانە هەریەکە بۆ ئەو ئەرکەی بۆی دروستکراوە بۆ ئەو ئامانجەی کە بۆی دروستکراوە بەکاری نێنیت کەواتە نەیتوانیوە ئامانجەکەی خۆی دروستکە. لەبەرەوە میدیا لەم هەرێما ئەرک و بەرپرسیارەتی لە هەڵقوڵاوی سیستمێکا بۆ دروست نەکراوە بێمە سیستمێکی میدیایمانە بێت. میدیامان چی بێ نیشتمانی بێ هاوڵاتی بێ حیزبی بێت بازرگانی بێ بێ سیستمێکمان هەبێ لەناو ئەم سیستما یاسای پێویست بۆ بوارەکانی میدیات. جەنابەت باسی یاسات کرد بەڵێ یاسامان هەیە بەڵام یاساکان نەپێت لە ئاست ئەم بارودۆخەی ئێستەی میدیان بەشی ڕێکخستنی ئەم هەموو بوار و گەشەکردن و فراوان بوون و هینەی میدیاکەن نە ئەوانەشیان کە ئەو یاسانش کە هەمانن بە تەواوەتی خراونەتە کار و ئیشی پێ بکرێ و زۆر جارێژ ڕەنگە دادگاکانیش مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەوانەکەن دەستگاکان وابەستە نەبن بەو جێبەجێکردنی ئەو یاسایەوە دام و دەستگاکان زانیاری نەدەن بە پێی ئەوانە. بۆیە میدیا لەم هەرێمە سێکتەرێکە پێویستی بە ڕیفۆرم و چاکسازی ڕیشەی هەیە. هەتا ڕیفۆرم و چاکسازی ڕیشەی لە میدیا نەکەین نەچینەوە ئەوەڵەوەن لە نقطەی سەرەتاوە دەست پێ نەکەینەوە میدیا چییە ئێمە بۆ چیمانە ئەم هەرێمە میدیا چی بۆ بکات چی بۆ نەکردو ئەمانەوەی یان نامانە فعلە نەمانەوێ ناکرێت بڵێ میدیامانە بەڵام چیمان بۆ بکا و چی بۆ کردوین کامە باشی کردو بە ئەوە درێژە پێبین کامە خراپی کردو بە ئەوە لابین چۆن ڕێکی خین ئەم ڕیفۆرم و چاکسازیە بۆ میدیا لەم هەرێما پێویستە بە هەموو بوارەکان و ڕیفۆرم لە سیستمەکە ڕیفۆرم لە مۆدیلەکە ڕیفۆرم لە ناوەڕۆکەکەی ڕیفۆرم لە یاساکانی ڕیفۆرم لە کاری ڕۆژنامەنووسیش لەم هەرێما. زۆر خات و دکتۆر نەزاکت باس لەوە کە بەشێک لە میدیاکان بەرگێکی سیاسیان پێوەیە پێدوانی بەشێکی دیکە لە میدیای ئێستا لە هەرێمی کوردستاندا لە بەها ئەخلاقیەکان دابڕاوە ینی لەگەڵ کولتور و بەهای ئەخلاقی ناو کۆمەڵگای کوردیدا ناگونجێت دەبینین کە کاریگەرێکی خراپی کردوتە سەر ڕێسا و یاساکانی کولتور و بەهای ئەخلاقی لە کۆمەڵگای کوردیدا. مۆراڵ و ئیتیک و ئەخلاق گرنگترین شتن کە لە ناو ڕاگەیاندنە هەبێت ئەمەی لێ دەرکە ڕاگەیاندن ئەبێتە چەکێکی مەترسیدار ئەبێتە چەکێکی مەترسیدار ئەبێتە ژینگەیەکی ناتەندروستی بێڕەحمانەی بێبەزەیانە وکو ئەمڕۆ ئەبینین بە تایبەتیش لە ناو سۆشیال میدیاکەمانە یعنی شوێنێکە بێڕەحمانە بێبەزەیانە تیرۆری کەسایەتیەکە شخصیەتی خەڵک لە کەدارەکە تەشیرەکە ناوزڕاندنەکە بۆ چکە نە مۆراڵیتیانە ئیتیکیتیانە ئەخلاقیتیان بەداخەوە ئەوواڵم بۆ ئەمەکو سۆشیال میدیاڵم لە ناو ڕاگەیاندنە کاتێککە من ئەڵێم ڕێخستن واتە ڕێخستن بە پێی مۆراڵێک بە پێی ئیتیکێک بە پێی ئەخلاقێک ئەمە چی دیارریەکە مۆراڵ و ئیتیک و ئەخلاقە پێداویستی کۆمەڵگەکە و واقعی کۆمەڵگەکە یعنی کۆمەڵێشت هەن لە ناو کۆمەڵگەی کوردیا نەشیاو بوون لە ڕووی مۆراڵەوە لە ڕووی ئیتیکەوە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی بە هەموو شتێکەوە بەڵام ئێستا لە ناو ڕاگەیاندنی کوردیا ئەمە هەمووی شکێنراوە ئەمە هەمووی پێشێل کراوە کەواتە بێ ئەمە بێنینەوە ناو ڕاگەیاندنی کوردی ئەو مۆراڵ و ئەخلاق و ئیتیکە کە کۆمەڵگەکە هەیەی و لە ناو ڕاگەیاندنا نایبینیت ئەبێ هەیبێت ئەگەر نیشە لە ناو کۆمەڵگەکە بێمە بۆ ڕاگەیاندنی دانین چکە خۆتان باسی مۆراڵ و ئەخلاق و ئیتیکەکەن بەڵێ هەتا ڕاگەیاندن داڕما بێ لە و داماڵراو بێ لە ئیتیک و مۆراڵ و ئەخلاق
ئەو فۆزایە دروستە بێ بەڕاستی کە ئەمڕۆ ئەبێ ئامادەیە درۆ بکە ئامادەیە تۆ ناشرین کە ئامادەیە لە کەدارت کادێتە سنووری ژیانتەوە مححکەمەتەکە دادگاهیتەکە تۆ بۆ واکەی تۆ بۆ ئاڕۆی تۆ بۆ چیەکەی هیچ نەماوە لە بەردەم ئەو ئەمڕۆی کە میدیای کوردی بەڕاستیەکە و بە تایبەتی میدیای بۆی پێویستمان بۆ ئیتیک و خلاقە هەیە کە میدیای پێڕێخین و فۆزای میدیای پێ ئەم میدیانە کە دەکەین ئەمان جیان چییە؟ ئایا بزنسە پارە پێیا دەکەم بەوە یاخود چیە؟ وەڵاهی من لە میدیای کوردیاوەنەی ئەڵێم سەر لێ شێواوی ناڵێم ئامانج و سیاست و استراتیژ و ئەجندا بەعکسەوە سەر لێ شێواوی هەیە لە میدیای کوردیا چونکە بەداخەوە میدیا لەگەڵ لە لای هەندێک شوێن ناڵێم هەمووی میدیای جوانمان هەیە حیزب هەیە میدیای جوانی هەیە حیزب هەیە میدیای بەرپرسیارەتی هەیە شوێنێژەیە میدیایەکی فەوزایی سەر لێ شێواوی هەیە ئەوانەی کە ئەمە ئەکەن ئەم فەوزایی و ئەم بێ ئیتیکی و مۆراڵی بێ عینە ئەکەن سەر لێ شێواوی زیاتر هیچی ترنیە بێ ئەجندایی بەتاڵی هەگبە کە تۆ نەتوانی میدیایەک ڕێکخەی ئاگاداری ئەندام و کادیر و ئۆرگانەکانت بی کە میدیا نەکەنە چەکێک و مەترسیەک و چقۆیەک هەر ڕۆژە کەسێکی پێ بریندارکەن و پێکەن کەواتە بێ سەر لێ شێواویە استراتیژ نییە سەر لە شێواویە ئەم میدیایانە لە کۆتاییە کۆمەڵێک میدیاکار کۆمەڵێک ڕۆژنامەنووس بڕێوێ بن ڕاستە منێک ئێستا لێرە ڕۆژنامەنووسم کۆمەڵێک پرەنسیپ و کۆمەڵێک ڕێنمایی جێبەجێ دەکەم بەڵام لە پاڵیشا خۆم بەشێکیشم لە پرۆسەکە ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان وەزعی چۆنە ینی بەڕاستی ئەمەی بەشێک لەو میدیانە بڕێوە بن بەڕاستی ڕۆژنامەنووس و میدیاکاری ئەکادیمین یان تەواوی پێوەرەکانی تایبەتمەندیەکانی ڕۆژنامەنووسێکیان تێدا ینی گرفت ئێستا لە پرۆسە لە کارکردن لە ناو میدیاژێواتەوە میدیاکە خۆ لە کۆتاییا چەند گەنجێکیان چەند کەسێک ئەو میدیانە بڕێوە دەبن میدیاکار بەشێکە لەم فەوزایی و لەمە دروستی کردووە بەڵام میدیاکار خۆی نییە میدیاکار قوربانیە لەم بابەتە بەکارهێنراوە هەمیشە ئەو هەڵێم ڕۆژنامەنووس کارکتەرێکی منەفیزە تۆ ئێستا لێرا جێبەجێکەری سیاست و استراتیژی ئەم دەستگایەتی ئەگەر سیاست و استراتیژی دەستگاکە سیاست و استراتیژێکی ڕێکخرا و بە مۆراڵ و ئیتیک و ئەخلاق بێ حتمما تۆ بە مۆراڵ و ئیتیک و ئەخلاق و بەرپرسیارەتیەوە ڕۆی کاتێک کە تۆ کەسێک ئاراستە دەکات دەستگایەک ئاراستە دەکات حیزبێک ئاراستە دەکات بۆ نمونە مؤسسەیەک شەخصێک با بڵێن شەخص ئاراستە دەکات بە ئامانجێکی تەواشەی ئاراستە دەکات تۆش تەواشەکاریەکەی تۆ وتەتە قوربانی کاتێک ئێمە بین ژینگەکە ڕێکخەین ژینگەی میدیاییمان ڕێکخەین ڕێکی خێن بە یاسا بە ئەخلاق بە ئیتیک بە مۆراڵ بە بەرپرسیارەتی بە هاوسەنگی دڵنیا بە ڕۆژنامەنووسی هاوسەنگ دروستە بێ ژینگەکە و چۆن چاکە ڕۆژنامەنووس وابێ ژینگەکە چۆن تێکەچە ڕۆژنامەنووس کەواتە ڕۆژنامەنووس کارکتەرێکی منەفیزە بەنسبەت ئەوەی بارودۆخی ڕۆژنامەنووسان ئەویش لە خوازراو نیە بارودۆخی ڕۆژنامەنووسان بە حکمی ئەم ژینگەیە تۆ کاتێ لە ژینگەیەکی ناتەندروستە ئاکتت کرد ناتەندروستە جوڵیتەوە کە ناتەندروست جوڵایتەوە ئەبیشە قوربانی بۆی ڕۆژنامەنووس لێ ئەدرێت ئەشکەنجە ئەدرێت مەسەرەن لە دوێنێ و پێرا ڕۆژنامەنووسێک لەسەر راپۆرتێک هێرشکراوەتە سەری لەسەرەوەی ویستوێتی ڕووماڵی شوێنێ بکە ئەمانە دەرهاویشتەی ژینگەیە دەرهاویشتەی و ململانێن دەرهاویشتەیەوەن کە بۆ ئەڵێن با میدیا لە ناو ململانەی سیاسیانە بێت چکە کاتێ میدیا چێتە ناو سیاسەتەوە چێتە ناو ململانەی سیاسیەکەشەوە کە چۆن ناو ململانەی سیاسیەکە و ڕۆژنامەنووسەکەش وەکو سەربازێک مامەڵەی لەگەڵەکرێ کاتێک کە دوو لایەنە بێ بە شەڕیان میدیاکەژە بێ بە شەڕی کەواتە ڕۆژنامەنووسەکانیش سەربازی ئەو دوو لایەنن بۆیە لایەنی بەرامبەر وەکو سەربازێک تۆڵە لە تۆوە کاتەوە کە وەکو ڕۆژنامەنووسێکی ئەو لایەنی بارودۆخی ڕۆژنامەنووسان بارودۆخێکی خوازراو نیە پێویستە بە چاکردن هەیە بەڵام چاکردن ناکرێ ئێمە ڕاستە بەشێکیشی ئەکەوێتە سەر ئەوەی ئێمە لەم ڕۆژانە نوێنەری چەند ڕێکخراوێک و من وەک سندیکا لای کۆنسوڵی ئەمریکا بووین یەکێ لەو شتانەی کە ئەویش خەمی بوو ئێمەش خەممان بوو خول و ڕاهێنانە بۆ ڕۆژنامەنووس ئێمە کێشەی پرۆفیشناڵیشمان هەیە لەمە ناڵێن ڕۆژنامەنووسەکانمان ڕەنگە بەشێکی زۆری ڕۆژنامەنووسەوە من ئاگادارم مەحرومە لە خول و ڕاهێنان محرومە لە ئەبدەیتکردنەوەی چۆن لەگەڵ ئەم ژینگا مامەڵە بکە ڕۆژنامەنووسەیە لە تەلەڤیزیۆن بۆ لە پڕەفرێداوتە ناو سۆشیال میدیا و نازانێت سۆشیال میدیا سروشت و خواستی چۆنە لەوێ هەڵەیەگەکات بۆی ڕۆژنامەنووس ئەبێ ئەمە کێشەی وەکوتم یاسایی و سیستم و ئیتیک و هەموو ئەمانەمانەیە کە ناوەڕۆک و بەرهەممان هەیە کێشەی پرۆفیشناڵیشمان هەیە بێ ڕۆژنامەنووس بەڕاستی پرۆفیشناڵ بکرێت بەرپرسیار بکرێت هەرچەند وەکوت منەفیزە جێبەجێکەرە بەڵام ئەگەر خۆشی وری زۆر جار ڕەنگە بەشێکی زۆری ئەو سنوورانەی کە ڕۆژنامەنووس دەیشکێنە ڕەنگە دەستگاکەشی پێی نەوت بێ زۆر جار
بە قەستیش نەیکردبێت لە نەزانی ئایکات کەواتە ڕۆژنامەنووس ڕۆژدانە لەبەر ئەوەی میدیا وابەستەی گەشەی تەکنەلۆژیایە تۆ لەگەڵ تەکنەلۆژیای مامەڵاکەی کەواتە بێ ڕۆژانە ئەبدەیتی هەفتانە مانگانە ئەبدەیتی ئێمە ڕۆژنامەنووسان بکەین خڵ و ڕاهێنان پێویستە ئێمە هەموو جار و تومانە دەستگا ئەبێ بیکاتەوە سندیکا ئەرکێتی ئەبێ بیکاتەوە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەتوانێت ئەوانش بیکەنەوە بۆیە ئەمانە پێویستن باشی پرۆفیشناڵێکە چاکەکرێ بەڵام هەتا زانی چۆنە میدیای ژینگی میدیایی جزئێک نییە بۆ نمونە ئەمە بۆ دەستەبین بۆ سۆشیال میدیا چاکیکەن فەوزایە دروستە بێت چکە سۆشیال میدیا بەشێکە لە میدیا لە هەرێمەکە لە ژینگەکە کاری ڕۆژنامەنووسی چاکەیت ڕۆژنامەنووسەکان بڵێن با نەگیرێن و وا نەکرێن و لیان نەدرێ و ئەزیەت نەدرێن سێرەکەی چاک نابێت بۆ چونکە میدیاکە سیاسی و ململانی و شەڕەکات ناتوانێت تۆ بڵێ وڵا ڕۆژنامەنووسەکەت نابێت شەڕەکە بکات بۆیە جزء میدیا چاک ناکرێت ئەمە جزء چاک ناکرێت ئەبێ دانیشین ڕیفۆرمێکی و پرۆژە و ئەجندایەک چاکسازی و ڕیفۆرممان هەبێ ئەمە هەمووی بە یەکەوە چاکەکرێت چکە تۆ کەناڵەکە چاکەکەین بەس تۆ ئەگەر بۆ من ئەم کەناڵە بە تەواوەتی ڕێکخەین بەڵام تۆ پرۆفیشناڵ نەبی چیەکەی ناکرێت بێ هەمووی بە یەکەوە چاکرێت دکتۆرە لەگەڵەوەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا کەمترین خول و پێگەیاندن هەیە بۆ میدیاکار و بۆ ڕۆژنامەنووسان بەڵام خۆیان تا چەند کاریگەریان دەبێت لەوەی کە خۆیان هەوڵدەن خۆیان بەرپرسیارەتی ئەویان هەبێت هەمیشە بە دۆداچوون بکەن ینی هەمیشە ورد بن لە تەواوی ئەو زانیارانی کە دەیانێت بیگوازنەوە ئەمە تا چەند گرنگە هەست بە بەرپرسیارەتی بکەن لەوەی کە میدیاکارێکن بەرپرسیارەتی خودی هەیە کەسێک خۆی پەروەردەی وایە بەرپرسیار بێ ئەمە بۆ خۆی بەعدێکە ئەکرێ ڕۆژنامەنووسیش منیش لەگەڵ ئەوام ناکرێ هەمیشە ڕۆژنامەنووس چاوەڕێ ئەوە بێ و کوهان چۆناڵە و کوچۆلەکە بەدەمیەوە بکرێ ئەمڕۆ بواری فێربوون ئاسانە زۆر ڕەنگە جاران ئێمە من لە نەوەدەکانەکە کاری ڕاکەیاندنمانەکە خوایەکی دەورەیە بکاتەوە لە شوێنێکا بڕۆین بزانین هەواڵ چۆنە نووسرێت دوو شەمان پێ بڵێت ئێستا بچە ناو کۆکڵ و ئینتەرنێتەوە بە پراکتیکەوێ بە چ زمانێکەتەوێ بە چ ڕێگەیەکەوێ پێتەڵێ هەواڵ چۆنە نووسرێت لەبەر ئەوە بواری خۆپێگەیاندن زۆر کراوەیە لە بەردەم ڕۆژنامەنووسا خۆپێگەیاندن خاڵێکی گرنگە ئەگەر تۆ خۆت پێ نەگەێنی و خۆت متمانەت بە خۆت نەبێ ئاسان یە خەڵکی تر پێت بگەێنە و متمانەشت بۆ دروستکە بۆیە ئەمەش بوارێکە کە ڕۆژنامەنووس خۆی بیاوێت ئەتوانێت خۆشی پێ بگەێنێ بەڵام کۆمەڵەشت هەیە کۆدە لە وڵاتە تۆ پێگەیت بەڵام ئەشتەوێ بەرپرسیار بیت هەموو جارەمە من مامۆستای ڕۆژنامەنووسیم لە زانکۆ زۆر جار کەوانەکە بە عەمەلی زانستی شەرحەکەم ڕۆژنامەنووسەکان ئەڵێن مامۆستا ئەگەر بەو میتۆدەی تۆ پێمانەڵێ بچین ئیش بکەین لە هەر کەناڵێکە لە هەموو کەناڵێک ئاکرێنە دەرەوە بۆڵێ بەوە هیچ ناکرێت بێلایەنی و بەرپرسیارەتی و ئەوە لەبەرەوە ئەمە شتێک نییە بە خود جێبەجێکرێ کاری میدیا سێکتەرێکی گەورەی وڵاتە بە خودی چارەسەر ناکرێت ڕاستە سانسۆری خودیمانەیەکۆ بەڵام کۆمەڵێشت هەیە کۆدن کۆمەڵێشت هەیە ڕێچکە و بنەماوی سیستمەکەی ئەبێ لە ڕیشەوە لە هەرێمەکە لە وڵاتەکەدا بنرێت تۆ بەرپرسی بەرامبەر ئەمنی قەومی بەرپرسی بەرامبەر سایکۆلۆژیای کۆمەڵگە بەرپرسی بەرامبەر پەروەردەی کۆمەڵگە بەرپرسی بەرامبەر کولتور و ئاین و فەرهەنگ و زمان و میزیکی کۆمەڵگە کەناڵەکەی تۆ بیکەرەوە بن بەس بەم مەرجە ئەمە بێ وڵات داینێ بۆ کەناڵەکە کە ئەمە کەناڵەکە بۆی دانرا تۆش پابەند دەبیبەوە لە بەرامبەر لایەنی زانستیە من پێتەڵێم بەڵێ ڕۆژنامەنووس بیاوێ ئەمڕۆ خۆی پێگەێنێ بەبێ خول و ڕایەنە زۆر باشە کەواتە دکتۆرە ینی بابەتەکە ینی ئاڵۆزیەکان زۆر بە جوانی یانی شیکردنەوەی هەموو گرفتەکان لە سیستەمەوە لە لاوازی یاساکان لە جێبەجێنەکردیانیان لەوەی کادێرەکانی میدیایی زۆر ئەکتیڤ نین یا خۆ ئەکتیڤن دەوریان بۆ ناکرێت و ئەکتیڤتر بن هەموو کێشەکان وازەحن حەلەکان چین ینی بە خێرایی ئەگەر هەنێکیشی ڕەنگە ئێستا کاتێکی زۆری بێ ینی پێم خۆش میدیای ینی مەقارانەکەی لە هەموو جیان بەم شێوەیە ینی هەیە میدیای لە جیهانە ئیدی نەچێتە ناو ململانە سیاسیەکانە یان مەسەلەن نەبێتە ڕۆژنامەنووس نەبێتە قوربانی پێوە بەڵێ ئەگەر میدیا لای حیزب و ململە سیاست نەبێ ناچێتە ناو ململانەی سیاسیەوە بەڵام ئێمە تازە سیستمی کۆمەڵگەکەمان هەموو حیزب بەڕێوەیە جیهان هەموو حیزب بەڕێوە بەڵام هیچ وڵاتێکی پێشکەوتوو کە میدیا لای نیشتمان بێ نایداتە دەست هیچ حیزبێکیان میدیا نابێ ئامرازێک بێ بەدەست حیزبەوە لە کۆمەلگا و خەڵکیش داوای پەروەردە و ئارامی و پاراستنی سایکۆلۆژی و پاراستنی ئیتیک بچکۆ لە ناو سیاسەتە ململانێ ئاساییە بەس لە ناو میدیا ململانێ دروست بوو ئاسایی نابێت چکە میدیا وابەستەیە بە ئیش لەسەر کۆمەلگاکە نموزەج هەیە من ناشکرێ بڵێم من کۆپی نموزەجی وڵاتە پێشکەوتوەکان بێنین
بەڵام ئێمەش ئەبێ میدیا یا بێ خزمەتی هاوڵاتی بکە بێ گلایکەینەوە میدیا ئەگەر بۆ هاوڵاتی و داناوە بێ خزمەتی هاوڵاتی بکە ئەگەر بۆ نیشتمان و داناوە بێ خزمەتی نیشتمان بکە ئەگەر بۆ ناسنامەی نەتەوەی و نیشتمانی و ئاینی و کولتوری و فەرهەنگی کۆمەڵگەکە داناوە بێ بەمە خزمەت بکە ئەبێ وای بکە ئەگەر بۆ مەشە دانەناوە بۆ ململانی سیاسی داناوە کەواتەیتر نابێ مەگلەی لە میدیا بکەین بۆیە بێ ئێمە بینەوە بیر بکەینەوە میدیامان بۆ چییە چیمان لە دەست چووە بەهۆی میدیاوە هەموو جار ئەڵێن کە تۆ باس لەوەکەی میدیا بە ڕێخستن باشە بێ ئەڵێن باشە ڕێکی ناخین 30 ساڵ ڕێکمان نەخستۆ 30 کەش ڕێکی ناخین بەس لەم فەوزایی میدیا چیمان دەستکەوتووە هۆ بێ ئێمە ئەم پرسیارە لە خۆمان بکەیت ئەم 30 ساڵە ئازادی ڕاگەیاندن لەم هەرێما من ئەڵێم ئازادی هەیە کاری ڕۆژنامەنووسیمان تەندروست نییە ئازادی هەیە ئەم 30 ساڵە ئازادی میدیا چی بۆ کردوین ئەم هەرێما کاممان ئێعتیزاز بە ناسنامەیەکی کوردی نەتەوەی ئاینی کۆمەڵگەوی فەرهەنگی خۆیەوەکە ئەمە وەک تاک وەک کۆمەڵگە کوا میزیکی کوردی کوا ئاوازی کوردی کوا فەرهەنگی کوردی کوا ناسنامەی کوردی کوا ئاینی کوردی ئەمە وەکو کولتور وەکو نەتەوە خەڵکێگەی هەموویڵە من ڕاکەم وڵاتە بەجێڵم کەواتە بۆ بەجێڵی لەبەرەوەی میدیا نەبوو ئینتیمای نەتەوەیت بۆ دروستکە ناسنامەی نەتەوەی بخاتە گیرفانت لەولاوە کەناڵێکە داناوە هەر ڕۆژە ناسنامەی نەتەوەیەک دێنێتە گیرفانت کەواتە ئەمانە ئەڵێم ڕێخستن ناڵێم کۆنتترۆل ئەگەر ڕێخستن ناکەین با بم فەوزایە بڕۆین بزانین تاکوێ ڕۆین کاتێک بە ئاگاینەوە نە ئینتیمامان ماوە نە کولتورمان ماوە نە ئاینمان ماوە نە فەرهەنگمان ماوە نە بە هاو قیەمە کۆمەڵایەتیەکانمان ماوە تۆ ئەڵەی چۆن ڕێکی خێن ئەزانی کۆمەڵگەی کوردی بەبێ میدیا با بیری لێ بکەینەوە بەبێ میدیا ئەوەی کامڕۆ میدیا بۆی دروستکردی نا کە کەسمان متمانەمان بە کەسمان نەماوە ئەوە نا خۆی خاوەنی قیەم و بەها و کولتور و فەرهەنگ و هەموو شتێکی خۆیەتی ئەمە نییە لە ناو میدیا شتی تراتۆتە ناوی ئەمە بخەرەوە ناو میدیا بەس ئەمە بخەرەوە ناو میدیا و بە یاسا ڕێکی خە ئەم کۆمەڵگەی ڕاستە بێتەوە میدیاش ڕاستە بێت زۆر باشە دکتۆرەوەکو ئافرەتێک دڵنیام کە ئاگاداری دۆخی ئەو ئافرەتانی کە لە میدیاکارن یەکێکی دیکە لەو کێشانی کە لە میدیای کوردیدا هەیە کارکردنی ئافرەتانە لە نێو میدیاکەدا من چەند ڕۆژێک پێشێستا هاوڕەیەکی ڕۆژنامەنووسم لە فەیسبووکەی خۆی ڕۆژنامەنووسە و پەیامێرە ئاماژەی بۆ کرد کە من دەست لە کارکێشمەوە لە میدیاکەی خۆم بۆەوەی کە ئەیانوێ پەلاماری بەها ئەخلاقی و شخصیاتەکەم بن ئەیانە بە کۆمەڵێک مەرج کە ئەو میدیای بەسەرما دەیسەپێنێ من جێبەجێ بکەم کە کاریگەی لەسەر ئەخلاقم هەیە ئەمە چەندین جار بیستومانە ئەمە بۆ لە میدیای کوردیدا ڕوو دەدات خۆی مەسەلەی کارکردنی ژن لە ناو میدیا عالەمیان ڕوبەڕووی کۆمەڵی بابەتی گێچەڵ پێکردن و شکاندن و ناوزڕاندن و ئەوانە بێتەوە بەڵام منەوە ئەڵێم ژن هاتنە دەرەوەی ژن هەر بۆ خۆی قوربانی ئەبێتە قوربانی ئەوانە هەمومان قوربانی ئەوەی کەس نییە لەوانەیە من ئەگەر بەوە بێ کە پێمەکرێت لە میدیا و لە سۆشیال میدیا هەموو ڕۆژێ بڵێم وەڵام من دەستە کێشمەوە پاشەکشە غەڵەتە ئەمە بۆ پاشەکشەی ژنە پاشەکشەش بۆ ژن هەڵەیە چکە ئێمە زۆر بە قورسی هاتووینەتە ناو ئەم مەیدانەوە و ڕوبەڕووی سەختیەکانی ژەبینەوە ئەوە ناڵێم بەس ژن خۆی بەرگەی بگرێ ئەبێ ئەوەش بە یاسا ڕێکخرێ مافی ژنان و شێوازی ئیشکردنی ژنان و مەزاجی زۆر شدە ئێستا من توێژینەوەم کردو لەسەر ژنان هەر تەنها ئەوە نییە شکەسایەتی ڕوشێندێ مامەڵی جیاوازە لە دەستگاکانە موچەی جیاوازە مۆڵەتی دایکایەتی پێنادرێ بە مەزاجی مدیرەکە مامەڵی لەگەڵاکرێ کۆمەڵێ شت کراوە بە مەرج بۆی کە ڕەنگە هەموو ئافرەتێک ئەو شقڵ و شێوەی نەبێ هەندێک ئەمە جیاکاری ئەمانە هەموو هەیە بەڵام بتەوێ نەتەوێ بێتە قوربانی سۆشیال میدیای کوردی من کە دامەزراوە تا ئێستا لە سا 50 خزمەتەکانم لە میدیا بۆ باشکردنی سۆشیال میدیای کوردی و ڕێنمایی و پێگەیاندنی کەوادیر و ئەوانە خۆم یەکەم قوربانی ناو سۆشیال میدیای کوردیم لەبەرەوە ئەبینە قوربانی نابێ پاشەکشە بکەین بەڵام فعلا ئەوە بوعدێکە عالەمیان ئیشی لەسەرەکرێت کە ژن کەسایەتی و پێگە و توانای تەوزیف بکرێت لە ناو ڕاگەیاندنە لە کەدار نەکرێت زۆر باشە دکتۆرە کاتمان زۆر کەمماوە زۆر بە کورتی ئاماژەت بە شتێک کرد ئەگەر بێت و ئەمە چاک نەکرین هیچمان نامێنێ ینی پێم خۆشە دیسان بزانم ئەگەر بێت و ئەم بارەتە خەوا بڕوە چی لێ بەسەری کاتێ بە خەبەرینەوە هیچمان نەماوە هەر هیچ کاتێ بە خەبەرینەوە هیچ ماوە من ماوەم بەڵام کوا کولتورم کوا فەرهەنگم کوا ئاینم کوا دابوونەوەم کوا قیەمم کوا بەهام کوا متمانم کوا ئینتیمای نەتەوەیم کوا نیشتمانم کوا خۆشەویستی نیشتمانم کوا خۆشەویستی سەرکردم کوا خۆشەویستی خاکم کوا خۆشەویستی ئاینم هیچ نەماوە کات ڕێزم لە ڕێزەکانی ناو کۆمەڵگایەکان
کوا ڕێزی نێوان مناڵ و دایک و باو کوا پەیوەندی نێوان خوشک و برا کوا متمانەکەی جارانی کوردایە کۆناو کۆمەڵگەی کوردی بە هاو قیەم و کۆمەڵگاکانی کوردی هیچی نامێنێ مانێ ڕێکی خێنەوانە بکەینەوە ناری متەشائیمانە قساکەم بەڵام متەشائیمانە من پێم بەڵێن بۆ من زانستیانە قساکەم لەبەرەوەی ئەوەندە من لە ناو میدیای کوردی و لە نووسین و لە خوێندنەوە لە توێژینەوەم و هاوڕێکانیشم هەروەکو منوان ئەبێ وا باسیکەین بۆی چاکرێت چکۆ مەترسیەکە زۆرە زۆر سپاس بە بەڕێز دکتۆر نەزاکەت حسێن مامۆستای بەشی ڕاگەیاند لە زانکۆی سلێمانی سپاس کە میوانی بەرنامەکەمەوە سپاس بۆ سەرکەوتوی بنیشت بەڵێ بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم دانیان نورەدین با هاوکاری هاوکارانمان لە پەیام بەڵگۆ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین ئاسوودە و کامەران بن خواتان لەگەڵ زۆر سپاس بۆ بینەرمان خواتان لەگەڵ